سەرما بوو باران بوو ئەوڕۆ گوتم دیاڵە بالۆی دەرچین ئەمەش وەشی ئەو خەڵکە ئەو بوارەوە چۆن هاتوونە سەیران ئەوە کۆبوونەتەوە بێکەوە وەڵڵای ئەوڕۆکە بە بۆنەی ئەو گەنجانە مامە تەعسیممان بەلای بیستانەی ئەمەش بینێک سەرما بوو باران بوو ئەوڕۆ گوتم دیاڵە بالۆی دەرچین ئەمەش وەشی ئەو خەڵکە ئەو بوارەوە هەموو برایەکان و برازا و خوازا و چیژ و تێکەرامان کردی ئەوڕۆ چەند خێزان وەڵا هەژنۆ دەمارین باشە مام تەسیم بە جۆرەی ئەوەی کابرایەکی دنیا دیتەی سەیرانی ئێستا و لەگەڵ ساڵی هەشتاکان چ جیاوازە بە قورئان سەیرانی هەینێ بەتامتر و هەندە قەرەبارغ نەبوو حالم ئەوڕۆ گەنجەکان هەر کەسە بەڕێی خۆی ئەوەی دەکا ئەمەش لەگەڵ ئیختیارەکان ناگونجێ ئەو دەنجارەمە لەیان دوور دەکەوینەوە بەس هەر دریشمان لێ دەگەینە کاکە عەزمان لێ درمان مایەشتان عەزمان لە بوارەیە باشە ماشەڵڵا لێ بێ هەرگەنجی چ شتێک لە سەفرەی ینی بەسەرهاتێکی خۆش کە هەتا ئێستا لە بیرت نەچوویتن بە قورئان سەفرمان زۆر توش وە نازانم وەڵای لەو دەمە هیچمە بیناتەوە مامۆستا ئێوە برانە باشە ئەو شمشاڵم دیت لە پێشت ئەگەر ینی خوزدەم خۆتان ئامادە کردیەکە عیانەکان لێ دەم بە چاوان باشە دەنگ خۆشە شتێدابی گۆرانیمانەوە بڵێ دەبی دەنگ خۆشە شتێدابی گەنجانە هەموو دەێ نازانم هەمووکە دەجان لۆ شەرمێ دەگە خۆشنی ئایبە ئەی ئەیرانە خۆ بە قورئان ئەیران شتی نازانم ئەنوەری برامان مامەنۆژ لێرە نییە وڵێ وەڵا